سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش من سامان بەشارەتی بەرنامەی حەو پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ قسە لەسەر مامۆستایانی کەرکووک دەکەم بە نووسراوێک پارێزگاری کەرکووک کە 5,000 مامۆستای کووردە لە کەرکووک کە بە خوێندنی کوردی ناویان دەبن ئەوان داوا دەکەن کە لە بانقی ڕەشید و ڕافدێن تەوتینیان بۆ بکرێت و هەروەها داواش دەکرێت وەکو میلاک بوازدێنەوە سەر وەزارەتی پەروەردە. ئەمە هەنگاوێکە چەند ساڵێکە مامۆستایانی کەرکووک هەوڵی بۆ دەدەن بەڵام تاوەکو ئێستا هەوڵەکەیان بێسوود بووە. چەند جارێک خۆیان سەردانی بەرپرسانی حکوومەتی عێراقیان کردووە بۆ ئەوەی کە لە ڕووی میلاکەوە بگوازدێنەوە سەر وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق، بەڵام ئەنجامێکی ئەوتۆی نەبووە. لەم دوایە لە ڕێگەی پارێزگارەوە ئەم هەوڵەیان یاوە، بەڵام تاوەکو ئێستاش ماوە. ئایا ئەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان چی دەبێ؟ هەروەها ئایا حکوومەتی عێراق ئەم داواکاریان جێبەجێ دەکات یاخود نا؟ لەو کاتەوەی کە کێشەی موچە لە نێوان هەولێر و بەغدا ڕووی داوە، بەشێکی زۆری مامۆستا و فەرمانبەر ینی داوا دەکەن یا ئاواتەخوازن کە موچەکانیان بچێتەوە سەر حکوومەتی بەغدا یاخود پرۆسەی تەوتین بکەن و هەژماریان بۆ بکرێتەوە لە بانقی ڕەشید و ڕافدێن. بەڵام لەم دوایەدا تەنها ئومێدێکە لە زۆنی سەوزە بوو، یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە هەڵسێت بەم کارە، بەڵام دوجار ئەوانیش ڕازی بوون بە هەژماری من کە پێشنیاری حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. لە ساڵی پارەوە لە مانگی 11ەوە تاوەکو ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنها یەک موچەیان وەرگرت. دیار نییە تاوەکو ئێستا موچەی مانگی 12 کەی دابەش دەکرێ و کەی دەنێرێت. من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری هەریەکە لە مامۆستا بەرهەم سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستانم کردووە لە ستۆدیۆ. زۆر بەخێر بێ مامۆستا. هەروەها لە پارێزگای کەرکووکیشەوە میوانداری مامۆستا محەممەد جەلیل نوێنەری مامۆستایانی کەرکووکم کردووە کەویش بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە بێ. سڵاوت لێ بێ مامۆستا محەممەد. سڵاوی خوا لە ئێوەش. سڵاوی خوات لێ بێ. بابەتەکە پەیوەستە بە ئێوەوە. منەمەوێت لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئەم هەڵی کە ئێستا دەستی پێکردووە بە بڕوای جەنابتان، هەڵبەتە دوای چەندین هەوڵ دێت کە ئێوە هەوڵتانیاوە موچەکانتان بچێتەوە سەر حکوومەتی عێراقی فیدراڵ و لەوێ موچە وەرگرن، چونکە ئێوە مامۆستان لە پارێزگای کەرکووک، بەڵام موچەکەتان لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێستا ینی تەسەورەکەن ئەم هەوڵەیشتان سەر بگرێیە ئەمە جارێکی دیکە ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستانی پێویستە یاخود ئەو دەستوەر بداتە ئەم کارەتان و سەر نەگرێت؟ بەڵێ بەناوی خوای گەورەی مێهرەبان، سڵاو لە جەنابت و لە مامۆستا بەرهەمی میوانت و لە تەواوی بینەرانتان لە هەر شوێنەکەن. دیارە خوێندنی کوردی لە کەرکووک چەندین ساڵە وەکو باقی مامۆستایانی تری هەرێمی کوردستان بە چەندین قەیرانی دروستکرا و دەناڵێنێت. چەندین ساڵە ئێمە هاوار دەکەین. مامۆستایانی خوێندنی کوردی نزیکەی 8,000 مامۆستا و فەرمانبەریان هەیە. ئێمە چەندین جارۆکو جەنابەت ئاماژەت پێکرد سەردانی بەغدامان کردووە، چەندین جار لەگەڵ لایەنە سیاسیە کوردیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکانی دەرەوەی کوردستان گفتوگۆمان کردووە، سەردانی لایەنە پەیوەنددارەکان لە کەرکووک و دەرەوەی کەرکووکمان کردووە، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەنجامێکی ئەوتۆی نەبووە. ئەم ساڵی خوێندن کە ئێمە دەستمان کرد بە خوێندن و لە کەرکووک معلومی جەنابتانە تا ئێستا هەتا ئەم ساتێ ئێمە قسەی تیادا دەکەین و یاخود با بڵێن هەتا وەرزی نێو خوێندنی ئەم ساڵ لە کەرکووک شتێک نەبوو بە ناوی بایکۆت. لە کەرکووک شتێک نەبوو بۆ لەبەرەوەی ئێمە خوێندنی عەرەبی و تورکمانیمان هەیە، خوێندنی سریانیمان هەیە. نەدەکرا ئێمە منداڵی خۆمان جێبێڵین. ئەوان ئیمتیحانی خۆیان دەکرد و
بەڵام دوایەوەی بەڕاستی کە یعنی ئێمەش گەیشت بە لووتمان وەکو دەڵێ گەیشتە 90 ڕۆژ ڕاتب نەهاتبوو مامۆسایانی کەرکووک لە کەرکووک بڕیارماندا کە بایکۆت بکەین ماوەیەکیش بایکۆتمان کرد بە سوپاسەوە پارێزگای کەرکووک کە پارێزگارێکی خەمخۆر و دڵسۆزە لە ئێستادا بۆ کەرکووچەکان بانگێشتی مامۆستایانی ناڕازی و یەکێتی مامۆستایان و سێکەی سەرپەرشتیاری کرد کە ئێمە لەوێ وجودمان هەبوو لەوێ بڕیاریدا بەڵێنی پێماندا کۆمەڵێ بەڵێنی پێماندایەکێ لەو بەڵێنانەوە بوو کە کتابێکی فەرمی ئاراستەی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانی عێراق بکە بۆ ئەو مەبەستە ئێمە کتابەکەی ئاراستە کرد و دواتر ئێمە ئەو هەنگاوانەی کە دواتر بۆت باسەکەم و ئەو هەنگاوانەمان ناهەتا گەیشتۆتە ئەمڕۆ خوێندنی کوردی بەگشتی هیچ جیاوازیەشی ئەو تۆی نییە لەگەڵ بەغدا لەگەڵ فۆن هەرێمی کوردستان تەنها ئەوە نەبێت کە ئێمە لێرە گرفتەکانمان زیاترە ئێمە لێرە لە ڕووی دەرونیەوە زیاتر تێکشکاوین چونکە هاوپیشەکانمان لە خوێندنی مرکزی ئەوان ڕاتبی خۆیان وەردەگرن و لەگەڵ تەواوی ئەو مستحقاتانەی کە ئێمە وەری ناگرین ئەوان وەری دەگرن جگە لەوە بابەتێکی تریش هەیە هەر بە کورتی ئەویش مزایدەی سیاسی لایەنە سیاسەکانە کە چەندین ساڵە دەڵێن کەرکووک و کەرکووک و کەرکووک خەمی کەرکووک کەرکووک خەبا هەرچی خەبات و قوربانی هەیە بۆ کەرکووکە بەڵام بەداخەوە ئێمەوە 8,000 مامۆستای خوێندنی کوردی چەندین ساڵە کێشە و گرفتمان هەیە وەکو پێویست لە مامۆستایانە ناپرسێتەوە نیوەی خەدەماتەکانمان لەگەڵ بەغایە نیوەکەی تری لە هەرێمی کوردستانە ئەم تێک هەڵکێشی و ئەم فەوزایی کە دروست بووە بەڕاستی کارێکی خراپە یعنی ئێمە لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق کە دانیشین بە نەس پێمانی وتی بە وەزیری پەروەردەی هەرێم وتووە ناکرێ ئەم مامۆستایانەی ئێوە سەر بە ئێوە بن و موچە لە ئێوە وەرگرن من پێویستم پیانە لەژێر دەسەڵاتی منان کەرکوو ئەوانی داریشان نییە ڕزامەندت بەوەی کە ئێوە میلاکتان بگوازێتەوە سەر وەزارەتی پەروەردە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگرە بەڵێ بە تاکید ئێمە من بۆ خۆم 2 جار بۆ 3 جار ئیبراهیم نامجمهوریم بینیوە کە وەزیری پەروەردەی عێراقا بە نەس پێمانی وتووە من پێم خۆشە ئێمە هیچ لاریەکمان نییە و باسی کۆتا کۆبوونەوەشی بۆمان کرد کە لەگەڵ بەڕێز ئالان حەمە سەعید باسی ئەوەی کرد کە ئەوانیش نەرمیان نواندووە بەڵام بڕیاری سیاسی لە نەتیجە لای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەیە زۆر باشە با مۆساوەڵام من دوایی یانێ پرسیاری دیکەمەیە ینی بەوردی ئەمەوێ باسی و پرۆسەکەین ئێم ئەگەڕێمەوە بۆ لای جەنابێت ئێمە لای مامۆستا بەرهەم مامۆستا زۆر بەخێر بێت بەڕاستی ئەوەی کە مامۆستا محەممەد گوتی ینی ئەم ململانێ سیاسی وای کردووە کە بەڕاستی لەم نێوەندەدا بەس موچەخۆر بووەتە قوربانی ینی نمونە بێنینەوە بۆ نمونە ململانەی تەنانەت ئەگەر لە ناوخۆ سێریکە نێوان پارتی وێچێتی وای کرد ئومێدی لای کۆمەڵێک موچەخۆر دروست کرد لە زۆنی سەوزە کە تەوتی نەکرێت و بۆ بانگەشەڵ بژاردن بەکار هێنرا بەڵام دواتر ئەمانی چوونە پاڵ ئەو داواکاری پارتی کە دەبێت هەموو موچەخۆران بەشدار من لە هەژماری من پرۆژێ ژماری من دواتر کە دەیتە بەغدا ینی لە بەغدای شوای لێ هاتووە ئێسا هەر کەسێک ینی بیەوێت ڕووکاتە بەغدا بە خیانەتکار ناوی دەبرێت لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ینی وەڵامی بۆ موچەخۆر تەنها ئەوەی ئەڵێ موچەکانی ئێوە لای بەغدایە لای من نییە لە کاتێکە موچەخۆری هەرێمی کوردستان موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستانە ینی خەڵک دەبێت لەم نێوەندەدا چی بکا بەڕاستی سەرەتا بە ناوی خوای گەورە پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانان و هیوادارم خوا تەعاتیان قبوڵ بکەوە لەم مانگەشە داواکاری لە خوای گەورە ئەم دەسەڵاتەمان لە کۆڵ بکاتەوە ئەم دەسەڵاتە تەزویرچی و موچە دزەی هەرێمی کوردستان گەیشتووەتە سەر ئێسقانتان وڵا بێگومانەمە ئیشەڵا ئەم شتا داواکاریە ما بێ لە خوای گەورە بەڵام وەکو ڕەمەزان ئەم کە دوعایتیا قبوڵی هیواداری خوای گەورەم دوعایمان لێ قبوڵکەن ڕزگارمان بێ هەم لەم تەزویرچیانە هەم لەم موچە دزانەی هەرێم بۆی بتوانین ژیانێکی ئاسوودە بە سەربەرین و دوجار خوا هیدایەت ئێوانش باکە بە ناحەقی و لە ئەنجامی داماوی خۆیان دەنگەدەن بەم دەسەڵاتە کە سەرچاوی نەهامەتین بۆ ئەم خەڵکە لە ڕاستی داگرێمە بین قسە لەسەر ئەم بابەتە بکەین بابەتی ململانەی ناتەندروستی سیاسی لە ناو هێزەکانی
هەرێمەوە بە تایبەتی لە نێو دەسەڵاتە بەڵێ ئەوەی کە جەنابە ئاماژەی پێدانی لە خودی بەغدادا ڕنگدانەوەی هەیە بەڵێ من تەیدەن بۆ قسەکەی مامۆستا محەممەد جەلیل طبعا ئێمە من خۆم سەردانی وەزیری پەروەردەی عراقم کرد لەگەڵ وەفدێکی باڵای مەکتەبی سکرتاریەتە و بە نووسرا و لەگەڵ وەزیری پەروەردە دانیشتین قسەمان کرد بەڵێ هەمانم قسەی کرد کە ئێستا مامۆستا محەممەد جەلیل باسی کرد ئەوڵ ئێمە ڕێگرنین لەو بابەتەوە ئێمە پشتگیری ژەکەین بەڵام ئەوە خودی حکوومەتی هەرێمی کوردستانە و خودی وەزارەتی پەروەردە و داراییە مل نادەن بۆ ئەم بابەتە لە کاتێکدا کە ڕاستە ئێمە وەکو کورد وەکو بابەتە کوردیەکەڵین کەرکک شارێکی کوردستانە بەڵام دوجار خۆ ئەم دقەی من و جەنابەت قسەی تیاکەین کەرکک لە ژێر سیادەی حکوومەتی عراقیە و بە هەرێمی کوردستانیشە بەڵام دیارە ئەم لە دەرەوەی هەرێمی کوردستانە ئەمە یەکێکە لە کێشەکان سەردانی وەزیری دادمان کرد ئەویش بە هەمان شێوە و کاتە تەکیدی لەوا کردەوە کە دەبێ کێشەی موچەی هەرێمی کوردستان چارەسەکەەوە لە نێویاندا مامۆسایانی کەرکک چکە من لە ڕاستیدا سەردانی کاگڕێبوارێ تەهاشمان کرد لە محافظی کەرکک و ئەم بابەتەمان لەگەڵا باس کردوانی مامۆسا محەممەد جەلیل خۆی چەبولەوەی کە لەگەڵمان نبوو وەکو وەفدێکی باڵا بۆ پیرەزوایی بوون دیارە و کاتە تەکیدمان لەم بابەتە کردو بەڵام ئیزدیواجێتی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان و قۆستنەوەی بابەتەکان و ژیانی من و تۆ ژیانی فەرمانبەران و لە پێناو ئەوەی کە چۆن ئەڵەی دیعایەکی انتخاباتی بەرێتە پێشەوە ئەمە بەڕاستی کارەساتی بۆ من و مامۆسا محەممەد جەلیل و سەدەها هەزار مامۆسا دروست کردو بۆیە ئەم یاریکردنە بە قوتی مامۆسایان بە فەرمانبەران بەڕاستی کاردانەوەی خراپی لەکەوتۆ بەڵێ ئەو ململانێ ناتەندروستە هۆکاری ئەمەیە کە هەتا ئێستا کێشە بۆ تەوتینی موچە دروست دەکرێت بۆ بە نیشتیمانیکردنی موچە دروست دەکرێت و پێم وایە دەسەڵاتی سیاسی لە هەرێمەوە بە تایبەتی و هێزانی کە لە دەسەڵاتدان کۆڵ نادەن لەوەی کە شەڕی هەژماری منەکەن کە هەمومان نەزانین هەژماری من هەژمارێکی هەم حیزبیە و هەم ئەهلیە و تەنانەت لە نێو خودی هەرێمی کوردستانە هێشتا سیقە بۆ بانقە حکومیەکان نەگەڕاوە چ جای ئەوەی تۆ بێیت بۆ یەکێکی چوە ژێرباری ئەمەوە خۆی لە ڕاستیدا ئێمە تا ئێساش بەوردبینی ینی بەوردی چاودێری ئەم بابەتاکەین ئایا لە ڕاستیدا هەڵگەڕانەوەیەکی ڕاست و دروستە لەم بابەتەیە چکە بەڕاستی ئێمە هەم وەکو یەکێتی مامۆسانی کوردستان هەم بۆ مامۆسانی کە ناڕازین هەمەوەی کە نخبەیە کە قسەمان لەسەر دۆزی مامۆسا و ئەم بابەتانە هەیە لە ڕاستیدا بۆ ڕاگەانەکانم بابەتە ڕوونەکەینەوە چکە لە ڕاستیدا ئەمە بەڵێنێک بوو کە من ئەو کاتە خۆم زۆر لە مامۆساکان پەیوەندیان پێکردمان و فشارێکی پەروەردە هەیە دیارە من باسی کاتی بانگەشەو بۆکەم فۆرمێ بڵاو کراتەوە ئەو فۆرمە تا هەفتەیە نەیگەڕێنیتەوە سزا ئەدرێ من پێم وتم کەستان پڕی مەکەنەوە خۆ باشە من لەگەڵ تەوتینان بۆچی ئەڵم پڕی مەکەنەوە من هەرو ساتەوەختە زانیم ئەمە بابەتێکی بانگەشەیە و چاواشەکاریە و هەمیشە ئەم هێزە سیاسیانە لەسەر درۆ بنیادی خۆیان ناوە بنیادی ئیشەکانی خۆیانەوە باچیان بەوە نییە سا بە نمونە باچیان بەوە نیە پرۆسی پەروەردە بچووەگات و با تایبەتی یان ئێمە بێت لە دەست و پەنجە نەرمکەین لەگەڵ بابەتی مامۆسایانی کەرکک چونکە باوەڕ هەبێ کاک سامان ژیانێکیان هەیە من ئاگادارم ینی سەردانی مەکتەبەکانم کردوانە دوو مامۆسا هەر لە یەک نەتەوە لە هەردووچان نەتەوەی کوردن ئەمەی لەسەر حکوومەتی عێراقیە کۆمەڵی ئیمتیازات موچە لە کاتی خۆیان بە کاردوەری ئەگرێت لە ئیمتیازاتەکانیش بێبەش نییە لە سلفە لەو بابەتانە کەچی مامۆساکە کە لە پۆلێکە لەگەڵات و لە ئیدارەکە دانیشتووە ئەم چاوی زەقەیە لە بەرەوەی نانەکەی لە دەسەڵاتی چیە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانەیە باشە ئەمە سوکایەتیە تۆ بە مامۆسای کوردیەکەی لەو شارەدا کە ئێمە زۆر جار باز لە ئەوواکەین کە ئەمەین بابەتی نەتەوایەتی زۆر گرنگە بەلایەم ئەمەی کە پێی دەوترێت لە ڕاستیدا بەداخەوە کە لێرەوە منواڵم ئەم فشەقەومی ئێمە و هەوڵانەی کە یامان بۆ بە نیشتیمانیکردنی موچە و یاخود گەڕانەوەی موچەکان و تەنانەت پلە بەرزکردنەوە ئەو کارە چالاکیە مەدەنیانە ینی هیچ شوێنی خۆی گرت یا ئەبێت چی تر بکرێ خۆ زۆر هەوڵدرا من حەزەکەم ڕازگۆ بم لە کەناڵی زومەوە ئەمە ڕابگەێنم من بەڵگەیەک تەمەن بڵین جێی خۆی نەگرتووە جێی خۆی گرتووە باشترین جێگرتنی خۆی ئەوەیە کە بڕیاری دادگا ئێستا بڕیارێکی دادگا لە پشت مافەکانی منەوە یەک و موچە خۆرێک ئەمە بابیشی یاساییە ڕەنگە ئەو خەڵکانەی یاسایی توان زیاتر قسە لەسەرمە بکەن بەڵام من هەمیشە یەک شتم وتووە عێراق وڵاتی سەفەقاتی سیاسیە ڕێکەوتنە سیاسیەکان من ویستم ێساوە بڵێم ئێوە بڕیارەکەی دادگایە بەڵام خۆی جێبەجێ من نمونەیەکی زیندوو بە هەموو مامۆسایان و فەرمانبەران ئەڵێم زانیاریمان هەیە زانیاری وردمان پێگەشتووە کە موچەی مانگی 12 بە ڕەزامەندی حکوومەتی هەرێم بە ڕەزامەندی حکوومەتی عێراق خوراوە چۆن
ئەو 441 ملیاری کاتۆ بۆ نێم 441 بۆی بەهڵیان نەچم ئەمە حەقی موچەی مانگی دوانزەیە ئەو بابەتی ترکەلی وەرگیراوەتەوە قەرزی حکوومەتی هەرێمە بەشان و باڵی ئێمە دراوەکە ئێمە وانەمان وتۆ ئێمە خزمەتمان کردو تەمەنی خۆمان بەخشیوە بە حکوومەتی عێراق لە حکوومەتی هەرێمی وەرگرت بەڵێ ئەمە قەرزە و ئەمەی کە پەرلەمانتاران باسیەکەن ئەها لیژنێکی دارایی پێکاتەوە هیچ نییە جگە لە درۆیەک ئەمە کاتکوشتنە و حکوومەتی عێراق تۆپەکە وڵاتە سەحی حکوومەتی هەرێم و هەرێمەڵیاتەوە بووە ئەمە طبعاً بەس بۆ کاتکوشتنە ژینە هەردووچار ڕێکەوتن کراوە بەڵگەم چێ بۆم قسەیە ئەگەر من بڕیاری دادگای فیدرالی لە پشت ئەوەیە کە من 12 موچەی تەواو لە ساڵەکە وەرگرم و سەنەدێکی قانونی لە پشت ئەم ئیشەیە خێرە دادگا بێ دەنگە قسەکە لەسەرەوەیە خێرە دادگا بێ دەنگە بۆیە هەنێ جار من لە فەیسبووکی خۆشماوەم بابەتم کرد ڕێکەوتنە سیاسیەکان ئەم سەفقاتە سیاسیانی لە نێوان ئەم هێزە موچەتزانەی هەرێما هەیە و لەگەڵ بەغدادا کار گەیشتۆتە ئەوەی ئاراستەی بڕیارەکانی دادگا ئەگۆڕن ئەمە کارەساتەکە قسەیەکێ لەوەی خۆ بەغدای شامی شەریف نییە بەڕاست نەخێر بۆ پشتی پێ ببەست بێگومان ینی ئێوە زۆر هەوڵشتاندا لە ڕێگەی بەغداوە ئەم داواکاریانەتان جێبەجێ بکرێ بەڵام وەکو جەنابەڵێ ئەو تۆپەکاڵاتە ساحەیە ئەم شەڵیات ئێمە باش لەو ڕاستیە گەشتێ ئەمە ڕێکەوتنێکی سیاسی هەیە بەرژەوەندی سیاسی لە ئارا هەیە لەم نێوان دێشا بەس موچەخۆر بۆچی دادگا هەڵوێستێکی نییە بۆ نمونە دادگا هەڵوێستێکیە بێلانی کەم بڵێ ئەم موچەی لای هەرێمە ئەم موچەی لای بەغدادە بۆ بێدەنگە لە بەرەوەی ڕێکەوت یا ئیجباریان کات و من دەڵێ من بڕیارێکم دەرکردو دەبێ موچەی موچەخۆران هەرێمی کوردستان هەمومانە بدرێ لە کاتی خۆ کەواتە ئەم لیژنەی کە لە پەرلەمانی عێراق هەندێک پەرلەمانتار لەگەڵ ڕێز و حورمەتم بۆیان کە باز لەواکەن لیژنەیەکمان پێگەینا و سوودانی مابینی ئەمە کاتکوشتن ئەمە احترامە لە ڕووبینەران ئەمە درۆ دەلەسەیە ئێمە زانیارەکان باشتر لەوان لامانە و خەڵکی خۆشمان هەیە لە بەغدا و ئاگاداری و بابەت زۆر باشە مامۆستا محەممەد جەلیل ینی ئەگەرەوەم پێ بڵێ ئێوە نازانمن یەک سەرەتاوتم 5,000 لەینەکە شاوا زامان و ساتۆڵی 8,000 مامۆسان بەغدادن ئەوان ئەگەڵبەتە ئەم 5,000ەکە ینی ئاماژەی پێکردووە لە نووسراوەکە تۆ پێم بڵێ ینی ئەم پرۆسەیە بەس پرۆسەی تەوتینکردنە یان نەخێر گواستنەوەی ڕاژەی مامۆستایانیشە بۆ سە وەزاتی پەروەردە بەڵێ کاک سامانجیان خۆی ئێمە لە کەرکووک نزیکەی 8,000 مامۆستا و فەرمانبەرین بەڵام ئێمە مامۆسای خاننشینمان هەیە کە ئەم ساڵ 3 موالێت بە یەکەوە خاننشین کران ئێمە ئەم پرۆسەیەمان کە دەست پێ کرد بەڕاستی پرۆسەیەکی ئارەزوومەندانە بوو بۆیە لە کۆی 8,000 مامۆستا و فەرمانبەر تەنها 5,000 مامۆستا پڕی کردوێتەوە معلومی جەنابتانەکە بەڵێ کە لایەنێکی سیاسی هەیە دژی ئەم پرۆسەیە و بە مامۆستایانی خۆی وتووە پڕی مەکەنەوە و ئێمە بەڕێوبەری خوێندنی کوردی لە کەرکووک و زۆرێک لە بەشەکان تا ئێستا سەر بە هەولێرن ینی ئەوەش بڵێن کە فشارێکیش هەبووە بەڵام ئێمە مامۆستایانی خاننشین کە نزیکەی 650 کەسن باڵن 650 بۆ 650 زائیدەن ئێمە مامۆستایانی گرێبەستیش کە 1000 و ئەوەندە کەسە ئەوانەشمان نەنووسیوە ئەمجا 5,000 مامۆستا ئارەزوومەندانە ئامادە بوونە داوایان کردووە ئەگەر چی هی هەموو لایەنە سیاسەکانی تایە بە پارتی دیموکراتی کوردستان و هەموو لایەنە سیاسەکان بە پارتیشەوە بۆیە واڵێم کە چکە لایەنی سیاسی هەبووە پێشتر و تێتی کاکە مامۆستایانی کەرکووک خۆیان نایەنێ بگوازێنەوە خۆیان داوایان نەکردووە خۆیان نایەنێت تەوتین بکرێن بۆیە بەڕاستی ئێمە کە فۆرمەکەمان دروست کرد تەبان ئێمە فۆرمەکە کە سەردانی بەغدادمان کرد لەگەڵ ئیبراهیم نامز جمهوری و لەگەڵ بەڕێز کاخالی شوانی وەزیری داد کۆبووینەوە لەوێ لەسەر ئالەتی ڕێککەوتین کە فۆرمێکی ئارەزوومەندانە دروستکەین لە ماوەی 2 هەفتەیە مامۆستایانی ناڕازی لەگەڵێکێتی مامۆستایان بە هەماهەنگی ئەم کارە بکەین و ئەو کارەمان کرد ئێمە گەیشتە 5,000 مامۆستا و لەوێ لەسەر هەندێک فەقەرە ڕێککەوتین کە چۆن بێ ئالەتەکەمان چۆن بێ ئەوانەشمان تەواو کرد و ئێستا ئەو 5,000 ئامادێ بڵێ پرسیاری بەس وەڵامی پرسیارەکەی منێ نایەوە یعنی من وتم ئێوە ئەم هەوڵەی ئێوە بۆ تەوتینکردنە یاخود گواستنەوەی ڕاژەیشە بۆ سە وەزاتی پەروەردە بەڵێ بەڵێ وەڵای کاک بەڵێ کاک سامان مەسلەی تەوتین ینی بە دەردێکی خراپە چووە هەر بۆ خۆی ینی ناوی تەوتین و ینی ئەم ناوە بەڕاستی بەداوای لێبرنەوە زۆر ناشرین بووە یعنی ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین بەڵام ئێمە
لە کەرکووک وەکو وتم لە ڕووی کارجێڕیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە لە هەموو ڕوویەکەوە ئێستا کەرکووک سەر بە عێراقە بۆیە ئێمە داوامان کردووە بەڕاستی ئێمە ڕاژەکانمان بگوازرێتەوە لەبەرەوەی ئێمە یعنی لە دایک بوونمان ئێمە فۆرمی خۆراکمان ئێمە هەموو ئەو ئیجراعاتە ئیداریەی هەیە ئێمە هەمومان کەرکوچین بەڕاستی ڕاستە هەندێکمان بۆ ماوەیەک ڕاگوزەر کراین بۆ هەرێمی کوردستان یان هەندێک هەبووە بۆ شارەکانی عێراق وەکو ڕوومادی و فەلوجە ئەوانە بەڵام ئێمە خەڵکی ڕەسەنی شارەکەین بۆیە داواکارەکەی ئێمە بەڕاستی بە تەوتین حەل نابێ ئوستاجیان بۆچی لەبەرەوەی ینی ئەوەگەر کاتێکیشم بۆ بکات لە بانقی ڕەشید و ڕافیدین کە حکوومەتی هەرێمی کوردستان داعمینەکە پاری تێنەکە قیمەتی چییە؟ ئیزافێ قسەکانی جەنابەت ینی من لە زۆر پەرلەمانتاری پسپۆڕ و ئەوانەی کە لە ناو کاری دارایی ئیشەکەن ینی تەنانەت ئەگەر ئێمە چ تەوتیمان هەبێت چه هەژماری منمان هەبێ کە هەمووی کارتێکە کێشە لە لیستی موچەیە هەبێت تۆ پارەت هەر بۆ نایە ئیتخوایەکە تۆ لە ڕەشید و ڕافیدێنیژە بووی هیچ فەرقی نییە قسەکە ڕێک لەسەر ئەمەیە ئێوە ئەو هەوڵەتان ینی چۆن دەست پێ کردو و چییە لەسەرەوەی کە حکوومەتی هەرێم ئایا ڕێگر ئەبێ یا ڕەزامەند دەبێت لەسەر ئەمە کاک سامان ئێمە پرسەکەمان پرسێکی تەواو قانونیە من ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کاتێک کە حکوومەتی محەممەد شیعسوودانی پێکهێنرا لە مینهاجی حکوومیەکە فەقەرەیەکی تێکراوە گواستنەوەی مامۆستایانی خوێندنی کوردی بە ڕاژەکانیانەوە بۆ سەر ناوەند ئەم فەقەرەیە لە مینهاجی حکومی محەممەد شیعسوودانی هەیە و چەندین جار وە بیری هێنراوەتەوە ئاخر جارکە لەگەڵ کا خالیشوانی دانیشتین پێی وتین کە بە محەممەد شیاعی وتووە کۆمەڵێ فەقەرەی کەم ماوە لە مینهاجی حکوومیەکەت کە مەفروزە تۆ جێبەجێ بکەیت یەکێ لەوانە فەقەرەی 21ەکە کە ئەو مادەیە گواستنەوەی ڕاژەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردیە لاری نییە حکوومەتی عێراق بۆ گواستنەوەی ڕاژەکەیەوە حکوومەتی عێراق لاری نییە تەنانەت وەزیری پەروەردەی عێراق پێمانی وتی کاکە ئێوە نەچن وەکو جارەکەی تربیبن بۆ پەرلەمان و باسی پەرلەمان بکەن و لەوێت تەسوید بکرێ و نەکرێ و خەڵک دژی بێ و ڕەنگە هەرمە بەسی لایەنە سیاسەکانی خۆمان بوو کە دژی وەستانەوە ئێمە ئەم جارە پێویستمان بەوە نییە لەبەرەوەی لە ئەنجومەنی وەزیران ئەم پرسە دەنگی لەسەر درراوە کراوە بە یاسا پێویست ناکە بەڕاستی ببرێتەوە بۆ پەرلەمانی عێراق تا ئێستا بارودۆخەکە بەم شێوەیە بەڵام ئێمە ئەگەر بمانێ واقعی بیرکەینەوە بە تەکید ڕێگری سیاسی هەیە بە تەکی لایەنە سیاسەکان بۆی هەیە سەفقاتی پێوە بکەن بۆی هەیە چوزانم ئالەنگاری بۆ دروستکەن بەڵام پرسەکەی ئێمە وەکوتم ئێمە کە فۆرمەکەمان پڕەوە کردووە لە هەندێک استحقاقی خۆشمان خۆش بووینە یعنی بۆ نمونە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان پارەی خانە نشینمان لێ بڕێ و سندوقێکیش نییە بە ناوی خانە نشینی ئێمە لەگەڵ وەزارەتی دادکە گفتوگۆمان کردووە لەسەر ئەو فەقەرەی ڕێککەوتوینە کە کا خالیشوانی وتی من مۆزەفی خۆم بەم شێوەیە نەقل کردووە لە هەرێمەوە بۆ بەغا ئێمە خانە نشینی خۆمان ناوێ دواتر دەیجێڕینەوە بۆ حکوومەتی عێراق بۆ سندوقێک ینی ماگانە بەپێی ئەو یاسایی بە ئەو بڕێی دیاری کراوە تەنانەت لەسەر ئەوە ڕێککەوتوین هەر مامۆستایەک واژوی کردووە پێمان وتووە ئەم چەند خاڵە بخوێنەوە فۆرمەکە بە جوانی ببینە بەدەستی خۆت ناوەکە بنووسە و خۆت واژوی بکە بۆ لەبەرەوە ئێمە پرسێکی قانونیە پرسێکی ئیداریە پرسێکی کارگێڕیە زۆر باشە ئێمە لەگەڵ مامۆسا بەرەمیشا باسی قانون و یاسامان کرد کە زۆر جار لەبەر بەرژەوەندی سیاسی وەلایەنرێت جێبەجێ ناکرێت من ئەگە تۆ بە ڕاشکایی پێم بڵێ باوپشتیەکانتان ئایا بەهێزە بۆ ئەمەنگاوە یا ئەوەنەی کە جەنابەت لە ناو کارەکەدای چەند کەست بینیوە چوون سەردانی وەزیرتان کردووە هەڵکی پسپۆرتان بینیوە هەستەکەن ئەم کارەتان جێبەجێ ئەکرێت سەر ئەگرێت یا وەکو داواکاریەکانی مامۆستایانی هەرێمی کوردستان چەندێ داواکاریان هەبوو هەر وەکو خۆی مایەوە ینی ڕێگر بوون لە بەردەمی جێبەجێکردنیدا وڵای کاک سامانە وڵاتە وڵاتی قەزا و قەدەرە ئێمە بەپێی قانون بێ سێف فەقەڕی قانونی زۆر بەهێزمانەیە قانونی چانەڵێ هەر مامۆستایەک ئەوە قانونی مادەی سەوچلە لە مادەی سەوچلا مەوجودە هەر مامۆستایەک کە گەڕایەوە
مافی خۆیەتی ڕاژەکەی لەسەر حکوومەتی عێراق بێ قانونی 21مانەیە قانونی وەکو مامۆستا بەرهەم باسی کرد ینی ئەوەی محکمەی فیدرالی گەورەترین دەستکەوتە بۆ مامۆستایان بەگشتی بەڵام وەکو ینی ئاماژەمان پێکرد گەورەترین کێشەی ئێمە لە وڵاتە ئەوەیە کە لایەنە سیاسەکان دەستێوەردان لە هەموو جومگەیەک و لە هەموو کایەکی سیاسی ئەم وڵاتە دەکەن ینی ئێمە مەخاوفمان هەیە بەڵێ هەمانە نایشارینەوە بەڵام ئەمەلمان هەیە و هیوامان هەیە یەکەم بەخوای پەروەردگار پاشان بەوەی کە ئێستا پارێزگاری کەرکووک کە خۆی داکوچیەکی سەرسەختی ئەم بابەتەیە خۆی دەزانێت کە خۆی خەڵکی شارەکەی خۆی دانیشتوی ئێرێ دەزانێت کە ناحەقەیەکی زۆرەکرێ خۆی زۆر لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی کە ماوەی پێش ئێستا پێکەوە گرێماندا بەندە لەگەڵ بەڕێزیانە قسەمان کرد یعنی ئەم هەموو ناحەقی و زوڵم و ستەمە لە لای بەڕێزیان وازحە بۆیە وەکو ئەرکێکی خۆی هەستاوە بەم کارە جایتر هیوادارین لە ئاستی لایەنە سیاسەکان کێشەی بۆ دروست نەکەن ئەمە گرنگە بەڕاستی چونکە ئەم وڵاتە هەمووی وڵاتی سەفەقاتە هەمووی وڵاتی ژێربەژێری وڵاتی فرۆشتنی دەستکەوتەکانە ینی ئێستا بەڕاستی ینی بۆیە من وتم تەوتین ناشرین کراوە بۆیە من وتم بەڕاستی ینی معقولە ئێمە چەندین ساڵە ینی لەسەر تەوتین هیوامان هەڵچینیوە ئێستا بە لە حەزاتێ بفرۆشێ ئێستا بە لە حەزاتێ ون بێ ئێستا کەس نەزانێ مەسیری چی لێ دێ ئەمە کێشەی سەرێکی مامۆستایان و فەرمانبەران و تەواوی هاوڵاتیانە لە هەرێمی زۆر باشە ئەگەر ڕێمەلات مامۆسەژە کاک بەرهەم ینی بەڕاستی پرسیارێکی جددی هەیە لێرە هەنی ئێستا شەرم نییە 8,000 مامۆسا لە کەرکووکە لە ناوچەیە کە کوردەوەتی هەیە شەڕی لەسەرەکە ینی داواکاریەکەی ئەوە بێ بگەڕێتەوە سەر بەغداد ڕاژەکەی ینی لە کاتێکە ئەمە شەڕی خاکمانەکرەوەیچ لە 150ەکمان لە دەستیا بەڵام ئێستا کار گەیشتۆتەوە تەنها بۆ وەرگرتنی موچەکەی یەک دنیا هەنگاوە نییە بۆ نمونە یەک دنیا تەنەزولاتەکە لە مافی خۆی بەس بۆی بگەڕێتەوە سەر موچەی بگەڕێتەوە سەر بەغداد زانی کاک سامان پرسیارەکەی جەنابێ زۆر بە دیقەتە یعنی من هەمیشە شتێکم وتووە ئەمان بازرگانیەکەن وەڵڵا سیاست ناکەن بازرگان چاوی لە دەستکەوت و بەرژەوەندیە ینی ئەمان ڕاستیە کە حەزەکەم خەڵک بیزانێ ئەمان سیاست ناکەن تا خەمیەوە کاکە لە 150 لە دەستداوکو جەنابە ئاماژۆ پێە چ خەمێتی ئێساش جگە لە درۆیەک و جگە لە فشەیەکی قەومی بۆ کەرکووک کە ئەم دەسەڵاتە سیاسیەکە خۆشتێکی تر نییە ئەگەر نا فعلا قسەکەی جەنابتە ئەیبەیە مامۆسایەکی کەرکووک داوە بکات چێتەوە سەر بەغداد لەوێ ینی هەل لە ڕۆنەتەوەیەتی ڕۆڵەی کورد فێری زمانی کوردیەکە بەڕاستیتر بە عەرەبی خوێندی ینی ئێستا ئەرچی مامۆسا محەممەد جەلیل زۆر لە ئەرچی من گەورەتر و پیرۆسترە کە من دۆخی ئەوە نەزانم کاکە من نەزانم مسەردانی کەرکووکم چەندین جار کردووە و ئەزانم ئەم منافەسە ناشەریفانەی کە لە نێوان یەشەتی و پارتیان لەوێ هەبوو ئەمە بەدەر لەلایەکی تر عەربی شۆڤێنی و ئەمە بابەتێکی تر بەڵام کاکە یەک شت هەیە من ئەگەر بیرتان بێت پرۆژەیەک هەبوو ئەم بانگەشەیە بانگەشەی پێشوو سەردەمی کابینەکەی نێچیرەوان بەرزایی پیانوت پرۆژەی کەپکۆ یەک بانگەشیان بڵاو کردووە کە مناڵێک لە دایکە بێ حسەی لەم نەوتەیە هەیە کاکەمەوان نەبوو ئێستا پرۆژەی کەپکۆ گۆڕاوە بە پرۆژەی ملیۆنێ نان تۆ سەری ئەم سوکایەتیە ئەم بێ حورمەتیە بە تاکی کوردی یەکەن پرۆژەی ئانی تۆ ئەڵێ چی ئەمە بابەتەکە وایە ئەگەر خەڵکی عاقڵ بێت ڕۆژانە من 400,000 بەرمیل نەود ئەدزم باشە یەم چەند نانێگەیان بە تۆ ئەمە بێ حورمەتی نییە بە تاکی کورد ئەمە پرۆژەی کەپکۆ بۆ کەپکۆی ئەمە گۆڕا بە نانەکە کاشێک لە ناو هەڵبجا لە سەیساقا لە مانگەکە 3-4 نانی بەرەکەی ئەو بێ حورمەتی نییە لەلایەک تۆر دنیا ڕاقیسە و خەڵگەێنیتە شاری هەولێر ئەم میوانە ڕەزا سوگانە پێ دەڵێ هەولێر ئاوەدان و ژیانی تاک لە ڕووی بژەیەوە لە ئاسی دووبەیە بەڵام لەم لاوە نانەبەخشیتەوە بەسەر خەڵکی ئەم دەڤەرە و لای خۆتا ئەمە سوکایەتیە بەڕاستی بۆیە من جاری کاگەڕێمەوە بۆ باتەوە ئەو باباسی مۆسا محەممەد باسی کرد کاکە جان هی کارت ئەگەر بانکی ڕافیدەی نیش بێ و ڕەشیدیش بێ من بەرپرسم نە قسەی خۆم ئەگەر ئەم دوو بانکەش بێت ئێساوانەی خۆ لە تەوتینەوەە من شەڕیەوە ئاکەمەکو مامۆستا ئەگەر موچەکە لەلایەن بەغدادەوە ڕاستەخۆ نەخرێتە سەر ئەوکی کارتە
من سوودی لە نبینم چونکە حکوومەتی هەرێم ڕاستە حکوومەتی هەرێم دەستێکی ئەمین نییە کاکە هەر ماوسا بەرەم قسەکەش لەسەرەوەیە کە حکوومەتی عێراق مامەڵە بە لیست لەگە هەرێمایکە بۆ تاوەکو ئێستا ئێمە ئەڵێ لیستەکە ڕۆشتووە وڵا کێشەیەکی وایشی نییە هەتای سەمو چێمانی دوونات نەخێرەوەواتێ تۆیتر هیچ سوودی نییە هەڵەیەک لە لیستێکە لە بەروی جێی دەربارێک و بینێکی خۆی بکاتوانە بێتە کێشە بۆ سەدەها هزار موچەخۆر ڕابگیرێت باشە کاکە من ناوی کەناڵ نایەنم چکە ئەتەکێتی خۆم وایە بەڵام کەناڵێکی تایبەتیان داناوە بۆ بەخشینەوەی درۆ خۆ ئاگادارە 3 هەفتەیە ئەڵە بەیانی موچادرێ 3 هەفتەیە ئەنجایە پاسایی بۆێنێتەوە ینی ئەم ئێوارەیە جۆم لە بابەتێک گرتووە کارەبا لە 18 دینارەوە پێی بە 156 دینار پرۆژەی ڕووناکی بی پێ و عیب نەبێ بەڵێ ئەمەش پرۆژەی ڕووناکیۆک و پرۆژەی نانەکە بی پێ و عیب نەبێ پاساو بێنیتەوە بڵێ کامێرە بەری تەماڵێکەوە بڵێ هادوو غەسالی هەیە ئەها سەلاجەیەکی وەرەمە عیبەیە کاکەمانەمانە پیاوی دەوڵەتداری نین وەڵی من سەرەتا بە دوعایەک بەشداری بەرنامەکەم کردی تەنها ئومێدمان لای خۆی گەورەماوە ینی بەڕاستی بێم زاڵمانەمان لە کۆڵ کاتەوە باشە کاک بەرهەم ینی قسەکە ئەوەیە ئێوە بۆچی ینی هەستەکەن ینی ئەم ناومێدیە ساوایشی لاتوە بۆ نمونە مامۆسایان و فەرمانبەران دەستیان لە مەوزوعی تەڵتینیش شووە تا ڕاستە وایە بەڵێ ئەزانین بۆچی کاک سامان ئەگەر تێبینی بڕیاری یەکەمی دادگا بکەین من هەموو شتینەکانم لایە قەتعیەن ئەڵێ موچا کە تەڵتی نەکرێت ئەبێ لەسەر بانکی حکومی بێت ئەزانی لە بڕیاری دووەمی دادگایەکە من کە بەبەستمەوەی کەڵم ئاراستەی سیاسەکان بڕیارەکانی دادگاژە گۆڕێ من ئەو شەوە بڵاوم کردووە لە فەیسبووکی خۆماوتمەوە اعترافکردنە بە هەژماری من ئەڵێ بانکی ئەهلی لە ناو بانکی ئەهلیشا لە هەژماری منە کۆمەڵێ بانکی تایە کۆمەڵێ برادر نووسیبیان بە من ینی وەکوین پۆستەکە و پارتیانەیە وتم نە بابە مە پەیوەندی واز لەو عمقی سیاست و حیزبیاتی قوڵە بێنە دادگای فیدرالیشینی کرد ینی دادگای فیدرالی شلی کردووە بە زمانی کوردەواری خۆمان ئەوی شلی کرد یعنی کەواتە من ئومێدم چی بێت یعنی ئەگەر حکوومەتی عێراق ڕازگۆیە ساڵێک و 2 مانگە لیزیەتە لای تۆ بۆ نەتوانی هەژمارێک بۆ من دروستکەی هەموو زانیاریەکانمی لەسرە بە ناوی دایکشمەوە بە ئیمزاشمەوە بە کۆدمەوە بە بایۆمەتریمەوە یعنی چی تۆ باش ئێمە بۆ ڕووەکەینە بەغداکەواتەیە ئێمە بزانین هەروە هەروەکو مەلەوانەمان لاتۆ کە خەریکە ئاخنچە سڵەپوشە دەسی پێوەگرە چی بکەین عنی ینی ڕووکەینەشە ڕووکەینە دەسەڵاتی کوردی تۆ دەسەڵاتەکە و تەزویر چییە موچە دزە نەوە دزە ئاگاو لێ کاکە 2 دانە ڕۆژڕی تەنکەرگیرا 2 ڕۆژ بەرگیان گرت بەرگیان نەگرت بەڵام بڕۆ ساڵی خێمە هەڵە 6 دەژێرا بگرێ بە خەیاڵیان یەکاکە یا بایکۆت بکە کێشەی نییە سێمان کرا نا مشکلەی نییە بەڵام وەرە ڕێی بابەتە اقتصادەکەی لێ بگرە من سەرەتا باسم لەوە گرتم کاکە وەڵڵە ئەمانە سیاست ناکەن وەڵڵە ئەمانە بازرگانن بەڵام لە چوارچێوەی سیاستە ئەنج دوای ئەوە کاکە کە خەریکە بەرژەوەندەکەی من لە بەغدا مەیسەرە بێداریەتە دی چونکە ئەمانە پیاوی دەوڵەتانی دەوروبەرن پیاوی وڵاتانی ئیقلیمین بە تەداخولێکی تورکیا بە تەداخولێکی ئێرانی شەکە لە منی فەرمانبەر تێگەیە ئەی کاکەمە چی بکەین ئێستا ینی بەڕای ئێوە هیچ کاتێک گەشتونەتە ئەو هەدەی کە ئاوا شتەکانتان جێبەجێ بوو لێتان تێکەن بەڵێ لێمان تێکە چێ بۆ نمونە بەغداد فشارەکانی تونند کردوێتەوە باشە تورکیا تەداخولی کردو لەبەر مەسلحەتی پارتی ئەنی ئەمە کاکە واز لە موچە بێنە دانانی سەرۆک کۆمارێک ئەبین بەچی ینی بووین بەم هەزەلی هەچی ڕاگەیان و ئەعلامی دنیاە ئاگاو لێ چیەکەن بۆ دانانی سەرۆک کۆمارێک ئەنی ئەمانە هیچیان پێ عیب نییە لەبەر ئەوەی ماوەتەوە ئێستا چییە ئێمە فەرمانبەران مامۆسایان قۆڵی لێ هەڵمانین بەسە عیبە ینی ئێمە کە کاتی خۆپشاندانێکەکەین گربوونەوەیەکەن سیاسە بۆ 400 نەفەریەت ئەمە معاناتە قورسە ئێمە هەمومان پێکەوە هەمانە دەبێت بەم دەسەڵاتە بڵین نەخێر ئێستا ڕاستە فشارێ بۆ گەڕانەوەی مامۆسایان بۆ خوێندن هەرچەنە بەشێکی زۆری ینی دەست کردوەوە بە پرۆسەی ئەزانی کاکسامان بەڵام بە کرچووکاڵی بەڵێ بە کرچووکاڵی بەڵام خۆ کێشەکەمان شەڵا دەوام بووە خۆزگەم من جمعانیش دەوامم کردەوە بەڵام هاوڕەکەم خۆشحاڵ و شادومان بووە بە ژیان و بە بمانوتە لە هەرێمێکە ئاژین ئەمانین لە ڕووی بژێیەوە لە ڕووی هەتا لە ڕووی ئەوەی کە لە ڕووی ئەمنیشەوە بەڕاستی ینی خەڵکێک کە ینی بڕۆ هەولێر سێکەس لە بەردەم بازاری نیشتیمانە پێکەوە سابن ئەنگرن ئەمە ئازادیەیە کە باسییانەکرد ئەمە ئەو چاکسازیە بوو کە بەڵام لێرەش کرایە بێگومان من باسم کردوتم تەنکەرە نەوتەکان بەرگەی 2 ڕۆژیان نەگرت کە ڕێمان کرد ینی خۆمە جیاوازیان نییە وەکو لایانی ئەو بابەتەی کە پەیوەندی بە بژێوی من و تۆ هەیە من هیچ مامۆسا غیاب دراوە لە هەتا ئەم دقەیە غیاب نەدراوە هەر بەڕێوەبەرێکیش هەستێ
بە غیابدانی مامۆسایان زۆر کارێکی نەئەخلاقی و ئاخر ئێوە وەکو یەکێتی مامۆسایان چیتان پێکرێت؟ ئێمە قبولی ناکەین لە ڕاستیدا چکە من جەنابیش ئاماژەی ئێمە 4 مانگە موچەیەکمان وەرگرتووە یعنی گریمان من مدیری مەکتەبێکم نەخێر مدیر عامم بە چ ڕوویەکەوە مامۆسای غیابم بە چ ڕوویەکەوە ینی خۆمە ڕوویەکی قایمیەوە بەڕاستی ڕەنگە کۆمەڵێک ئیجراعاتی سەرەتایی هەبێت لە پێناوکردنەوەی دەوام بەڵام پێم وانە هیچ کەس غیاب بدرێت و ئەمە سەورەکە میێوەمانانیش لەگەڵ دەواما بن بەڕاستی ینی بەڵام ئەگەر کێشەی بۆ مامۆسایانی کە لە ژێر خێمەکەیە بوون ژیانی خۆیان خستە خەتەرەوە ئەوانش هیچیان لەگەڵ ڕۆژێ لەگەڵ بایکۆتانی بەڵام تۆ ناچارەکەن ینی تۆ کۆمەڵی ڕێکاری مەدەنی هەیە بیگریتە بەر من ئاماژەم پێدا وتومە ئەم ڕێکارە مەدەنیانە ئمە ڕێکارێکی جوانەی گرینە بەر بەڵام کار وا بڕوات گۆڕانکاریەکانە بن بە داواکاری گۆڕانکاری سیاسی ڕەنگە شتی نەخوازراوی لێ بکەوێتەوە کە من ئاواتە خواز نیم پێی بەڕاستی بۆیە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ئەخرەوە بە ناوخۆی خۆمانەکرێ بەناوگەرەوەی کە ئێوە باسێکەن تۆ دەسەڵاتێکی بەهێزتر لە دەرەوە کە ئەقلیمی بێ پشتگیری بکە ئەمە ئەتوانین ئەگەر هێزی ئۆپۆزیسیۆن و خەڵک یەکدەنگ بێدانی من سەرەتا باسم لەوە کرد خەڵکێگەیە تا ڕادەیەک داماوە هێشتا دەنگایەتەوە بەو دەسەڵاتە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە یعنی بۆ نمونە ڕوئایە دروست نەبووە لە ناو هاوڵاتیە جگە لە موچە خۆر کە ئەمە کە من موچەکەم دواکەوێت کێشە بۆ بازاڕش دروست دەکات ئەو دوکان و بازاری خۆی کاتەوانەوە ئیشەکە ئەڕوات یعنی ئەبێ ئەم بابەتانەیە لای بکرێتەوە لەلایەن خەڵکی نخبەوە ڕاگەیاندنەکان ڕۆڵی باشیان هەبێت لەم بابەتەیە و هێزە سیاسەکانی دەرەوەی دەسەڵات منەمە بەدڵسۆزانە قساکەم هێزە سیاسەکانی دەرەوەی دەسەڵات پێویستە لەسەر ئەم هەڵانەی ئەم دەسەڵاتە خۆیان بنیاد بنێن کاکە بۆچی ئۆپۆزیسیۆنی تۆ بۆچی لە دەرەوەی دەسەڵاتی بۆچی پێدەوترێ هێزی سیاسی هیچ هێزێکی سیاسی نیە تەماعیەوە نەبێت سەرۆک وەزیرانەکە لە خۆی بێت دەکرێت ئیش لەسەر ئەم بابەتانە بکات دەکرێت زۆر جارە مێزانەی دەرێ پارتیوێکیشی لە بەرژەوندی پارتیوێکێتی کارەکەن من جارێکیان شتێکم باس کرد ناوهێنان نایانی بەرپرسی حیزبێک کە چەندین ساڵان حیزبن بۆ بوونەوانێ بچن ناوبژی یەکێتی و پارتی بکەن ئانی ڕێکیان بخەن تەمەنەمە بۆ چییە بۆی لەگەڵ ڕێزما ینی ئەو بەشەکێکەی خۆی هەبێت حیزبی سیاسی هەوڵ نادا ئاشتەوایی لە نێوان بۆ نمونە یەکێتی و پارتیا دروستکە حیزبی سیاسی ڕەسەن ئێوێ لەسەر هەڵەکانی ئەو خۆی دروستکە ئەمانەی ئێمە چون ئاشتیان لە بین ئێوانە دروست دەکرد بۆی ئەو مشتەپارەیان درێتێ بۆی هەرێمی کوردستان تێک نەچێت ئەوە قسەیەکە خەڵکی داماوی پێ خەڵەتێن من نەزانم لە چۆ ئەو قسەیەکەن من تێگەم من ئەو هێزانم خۆشەوەیە کە جەریئن ئەو هێزانم خۆشەوە هەڵەکانی ئەم هێزە سیاسیانە لە یعلام گرنگی پێ 50 خاتە سەر ئازاری میلەتەکە تۆ بێ خۆ دروستکەی نەگڕاکەی ئاشتیان کەیتەوە 50 دیوەخان بکەی لە بەرەوەی دوو دیوەخان ڕێ بکەوێتەوە ئەمە عیبەیەکی سیاسی گەورەیە لە ڕاستیە زۆر باشە مامۆستا محەممەد من شتێ و بیر جەناب تێنمەوە ینی هەستەکەم کێوە لە ڕووی نەفسیۆ زۆر ناخۆشە کاتێک کە بینی مامۆستا هاوڕێکەت 3 موچەی وەرگرتووە بەڵام تۆ تەنها 1 موچەت وەرگرتووە ئەمە یعنی چەندێک کاریگەریە کاتە سەر گوزەران و دەرونی ئێوە کە ئامادەیتان تیان نەبیانی لە ناو پۆلەکانە تەنانەت دوانش بڵێنەوە بەڵێ ئوستازیان من بیدایەتیش هەر باسم کردیانی ئێمە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە مامۆسایانی کەرکوب زۆر تێشکاون یانی لە ڕووی دەرونیەوە ڕەنگە لە هەرێمی کوردستان ڕاهاتن بە وەزعەکە بەڵێ بەتەکید ئێمە ینی مامۆستا تاوانی چییە تۆ ڕووزەردی لای ماڵ و منداڵ و لای بازار و لای خەڵک و لای تەڵەبە و لە ینی پێم بڵێ ئەزانی ئوستاز ینی هەر لەو فەڵەستینە داماوەی خۆمان باشە ئە لەو فەڵەستینەی کە ئەو هەموو بارودۆخە سیاسی تا ئەو مامۆستانەی کە لە قودسەوە نزیکن باشە موچەکانیان زیاترە وەک لەوەی کە لە ڕامەڵایە وەک لەوەی کە لە غەزەیە ئێمە لە شوێنێکین پێوترێ ئەمامی باشە ئێمە لە شوێنێکین ئەوەی کوردستان بە پێچوانەوە بایەخی زیاتر پێ بدایە نانە نەقودسین و نەدڵینەوە من زۆر دەمێکە ئەوە وتووە ئێمە بەڕاستی ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بایەخی پێ بدایە وابزانام ئێمە ئێستا گورچیلین ینی لەوە زیاتر هیچ نییە کەرکک نەقودسە و نەدڵە ئەبواە بایەخێکی زۆر پێ بدرایە ئەبواە ینی بەڕاستی هەر هیچ نەبواە وەکو هاوپیشەکانمان کاکە وەکو هاوپیشەکانمان لە مەرکەز ینی هەژدە خەدەماتیان هەیە بە کیکارتێ لە سلفەیان و لە عقاریان و لە زەواجیان و لە پێشینەکان و لە زەوی وەرگرتنیان و
یعنی بەڕاستی مامۆستایەکی مرکز هیچ کێشەیەکی نییە ئەچێ 50 میلیۆن وەرەگرێ بۆ خانوویەک یعنی ئەمە تۆ ژیانی خۆی بنیاتەنێ ئێمە ناتوانین کاک سامان کەفالەت تێ بکەین ینی سە من مناڵی خۆم چۆتە زانکۆ چوومە تەکلیفم لە مامۆستایەکی تر کردووە کە لە مرکزە خێر تەگاوەرە کەفالەتێکم بۆ بکە بۆ مناڵەکەم من خۆم 20 ساڵە خزمەتم هەیە نەمتوانیوە کەفالەتێ بکەم بۆ مناڵەکەم یعنی ئەمە لەکوێی دنیا هەبووە ینی هەتاکەی حکوومەتی هەرێمی کەفالەتمان ناکەوە بۆ مانای تەنها لەبەرەوەی ئێوە لە ڕووی ئیداریۆ سەر بە هەرێمن ئێمە بە هیچ شێوەیە لە لای عێراق بە هیچ شێوەیەک ئێمە دانمان پێیان نەنراوە ئێمە لە عێراق تەنسیبیش نین فەرمانبەریش نین بۆیە ئێمە لە دایرەکانی کەرکووکە بەڕاستی هەندێک مامۆسامانەیە لە سەلاحەدین لە دووست یعنی ئەوانە تەنانەت فەقیرە ناویان بۆ قاعی امتحانیش دەرناچێت ئێمە تۆزێ باشترین لەو ڕۆوە باشە یعنی ئێمە هیچ حسابێکمان بۆ ناکرێ نە لە هەرێمی کوردستان من 100 جار بە خودی وەزیریش ماوتووە یان ئەوەتانێ حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی شایستە دارایەکان بەرپرسیارەتی تەواو هەڵگرێ یانەوە تاوازمان لێ بێنن یان ئێمە چەند ساڵە هاوارەکەین ئەگەر پێتانەکرێ فەرم و بیکەن 100 جار سوپاسی هەرێممان کردووە کە جاروبار مەسەرەن دابی خوێندنی کوردیەکە و ڕەح لە دێنێ و کتاب دێنێ تەوان ئێمە منهەجمان لەسەر هەرێمە باشە دەوام و ئیمتحاناتمان لەسەر بەغایە موچەمان لە هەرێمە تەسەورەکەی کاک سامان چەندین مامۆستامان وەفاتیان کردووە مردوونە و ساریان وەرگەڕاوە بەڵێ ئێمە ئەچین بۆ چەمچەماڵ ماوەیەکە چون بۆ هەولێر ڕاتبا وەرەگر 500 مدیری مەدرسە لەگە معاون ئەچن بۆ چەمچەماڵ بۆ هەولێر بۆ سلێمانی یعنی چەندین سیار بۆ بەڵێ چەندین سیارە وەرگەڕاوە چەندین مامۆسا بەڕاستی کۆمەڵە مامۆسامان هەبوو لە نەوجوو لە لای دووسخورمات و لای قادرکەرە 95 میلیۆن دینار بوو موچەکانیان دزرا یعنی ئەم هەموو معاناتە بەدەم ئاسانە ینی کە ئێمە ئەڵێن بەڕاستی تەوتین یاخود گواستنەوە مامۆستایانی خوێندنی کوردی بەڕاستی بارودۆخەکەیان زۆر لە سلێمانی خراپترە چونکە ئێمە لە بارودۆخێکان کە بە بەرچامان و ڕۆژانە ئەو هەموو سەرۆت و سامان و نەوت و ئەو هەموو ژێرخان و هەمووی بەڕاستی بۆ خۆیانە بەڵام لە نەتیجە خەڵکەکەی ئەوە حاڵی خەڵکەکەیەتی و ئەوە حاڵی کەرکوچەکانە کە بە چاوی خۆمان دەیبینین شتێک نییە بەڕاستی بە ناوی ئەوەی کە لا لە مامۆستا فەرمانبەر بکرێتەوە یعنی تەنانەت ئێمە کە دەچین بۆ بەغا کاک سامان ئەمانەوەی هێزولانە سیاسەکانی عێراق ببینین هەر ئەوانەی خۆمان نایڵن بیان بینین کاکە یان ئەگەر خۆت بۆم حەل ناکەی بۆ نایڵی ئەو چارە سەریکە هەر ئەوانەی خۆمانەدەرەمیزانەوە باشەوە ئەم نووسراوە پارێزگار بەرزی دەکاتەوە دەینێریا خۆتان بۆی کە کێشەتان بۆ دروست نەبێ کۆی کە خۆت هێڵێ نانە ئێمە پێشتر خۆمان زۆر هەوڵمانداوە بەڵام ئەم نووسراوی بەڕێز ڕێبواردەها پارێزگای کەرکووکە و نووسراویشی دووەمی سەرۆکی لیژنە و ئەندامانی ئەنجومەنە لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمە خۆیان بەرزیەکەنەوە یەکسەر بۆ وەزارەتی پەروەردە یا بۆ سەرۆکوەزیرانە ینی ڕێڕەوەی داریەکە چۆنە کاک سامان بەڵێ ئێمە بەیانی یاخود دوو بەیانیا هەر کاتێکی تر لە نزیکترین کاتە ئەم واژویانەی کە بەدەستمانەوە بوو لەگەڵ کتابە فەرمیەکانە ئامادەمان کردووە دەچینەوە بۆ بەغا دەیدەینە بەڕێز کا خالی شوانی ئەویش کە لەگەڵ محەممەد شیع سوودانی گفتوگۆی کردووە بەڵێنی داوە کە ڕاستەوخۆ بیدا بەدەستی خۆی و بڵێ ئەمە داخوازی مامۆستایانی خوێندنی کوردیە بۆ گواستنەوەی ڕاژەکانیان بە پێی فەقەرەی 21 لە مینهاجی وزاری کە هەتا ئەو کاتەی بەڕێزیان حکومڕان بن ئەبێ ئەو فەقەرانەی کە هەموو ئەو فەقەرانەی کە لە مینهاجی وزاریە هاتووە جێبەجێ بکرێ جا ئەویش تەمان ئەوەندەی نەماوە ئێمە خەمی ئەومانەکە ینی ئەگەر هەر کاتێک کە پەرلەمانی عێراق کۆتایی هاتوو با بڵێن هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەست پێ بکرێ بە تاکید ئەویش پرسێکی ترە و بۆی هەیە لە دوای محەممەد شیع سوودانی کەسێکی تر بێ کە ئەو نەرمی نواندنەی تا ڕادەیەک هەیەی بەرامبەر دادگای فیدراالی بەرامبەر هەموو چین و توێژەکان کە تا ڕادەیەک هاوسەنگی پاراستووە دەترسین کەسێکی تر بێ ئەم هەلەشمان لە دەست بدات زۆر باشە دەست خۆش بە مامۆستا محەممەد
کاک بەرهەمیانی بەڕاستی ئەمە ئیدی لەکوایە ئەتوانین ینی بۆستی لەم داواکاریانەمان هیچ سەقفی هەیە بەڕاستی یا بە ئەمە حکایەتی ساڵانەی مامۆسا و فەرمانبەرانە بەرامبەر بە موچە و حکوومەت یێرێمی مە لە یەکی 2016 ئەم حقایەتی مێشە بەردەوامە بەڵام ینی ئەمەلیش نییە توا بۆ سەر قسەکە شەکەی ئەمە ئەڵێن ئەم ساڵ هەمووی میزانیە لە ناو میزانە جێکراوەتەوە و موچەی ئەم ساڵ زامن کراوە و ئەوە تا تەنانەت دێسات هەواڵێکی تازەیە کە گرفت بۆ هەناردەکردنی نەوتێریمی کوردستان دروست بۆ تۆ کۆمپانیەکان ڕازینین بەڵێ داوای قەرەبووەکە خۆی زانی چۆنە کاک سامان ئەمە خەباتی مەدەنی خەباتێکی درێژخایانە جەناب ئاگاداریت و ئێمە کۆڵ نایە یعنی ئەم بابەتانی کە باسما کرد مە بەس ماسارکردنەوەی مامۆسا و خەباتە مەدەنیەکە نەبوو و بابەتەکەشمان زیاتر لەسەر کەرکووک و مامەڵەی نادروستی هەریەمانی ئێمە بەردەوامە بین ینی وا ڕووەکەینەوە بەغدار ڕووەکەینەوە دادگا و لە دەرگا نێودەوڵەتەکانی ژین بۆ معلوماتی جەنابێ بەس من بابەتی کەرکووک زۆر بەلامەوە حساسە کاک سامان چکە هەر بە هینی بەرنمەکەش تاکە لە پشتەوە دیارە زیاتر گرنگیە بەوێ دەستان خۆش بێ من لە لوبنان بووم حەو ڕۆژ کۆنگرەی عەرەبی بوو کۆنگرەی عەرەبی بۆ پەروەردە حەڤە وڵاتی عەرەبی بەشداری کرد لەگەڵ هەرێمی کوردستانە شانازی ئەوم پێ بڕەوە یەکێکم لە دامەزرێنەری ئەو ڕێکخراوانەش لەوێ تێیدەن بۆ قسەکەی مامۆسا ینی نوێنەری فەڵەستین قسەی کرد وتی بۆ نمونە ئەگەر مامۆستایەک لە ناو فەڵەستین و لە غەزە و لە توزانم ئەریحا و ئەمانە بەڵێ 400 دۆلاری هەبێ بۆ نمونە وەکو نمونە ئەوەی لە نزیکە لە قودسەوە 600 دۆلاری هەیە دەبەرێ مەترسیان لەس بڵێ ینی ئەگەر ئێمە باز لە واقعی سیاسی هەرێمی کوردستان بکەین واگەر باز لە مەسەلە نەتەوایەتی و ئەو دڵ و قودسەی جەنابێ باسە کرد کاکە تو ئەبێ مامەڵە لەگەڵ ئەوێ وا بکەی ئەگەر من ملیۆنێ وەرگرم ئەبێ مامۆسای لێ 1,150,000 وەرگێ ئەگەر قەرارە من بە 65 ڕۆژ موچە وەرەگرم لەژێر هەر هۆکارێکایە ئەبێ ئەو 30 ڕۆژجاری بیتێ ئەمە پێوترێ کوردایەتی ئەمە دڵ و قودسی پێوترێ ئەمە پێوترێ خزمەت بە شاری کەرکووک ینی کێشەکەی ئێمە ئەوەیە خەڵکە دڵسۆزەکە وەلا ئەندرێن ینی من مجاملەی هیچ کەسێکی سیاسی ناکەم بەڵام خۆزگەم چوار کەسی وەکو ڕێبوارتەها لە بەغداد سیاسەتی بکردایە هەتا ئەم تەمەنەڵە مەسەلێگەڵە سوپاسی سەرەتامەکە تا کۆتایی نەبینی من هەتا ئەم دقە قسەی تیاکەم تا ئەم دقەیە ئەنی مامەڵەم لەگەڵا کرد و چوومەتە ئەوێ شتەکان ئەبینین یعنی شین بێ و زەر بێ و سەوز بێ و مۆر بێ هەج ڕەنجێ بێ کاری باشەر باشە لە ڕاستیە بەڵام نیەتێک هەیە لەسەر و کاک ڕێبوارتەهاشەوە ئەمەیە کێشەکەی ئێمە ئەوەیە نێتە بازرگانیەکەی نێتە بەرژەوەندیەکەی نێتە حیزبەکەیە نێتە ئیقلیمیەکەیە تەداخولە سیاسیەکانە سەفقاتە سیاسیەکانە دوجار سەریان لە دادگا شتێک گاوە یعنی ئێمە ئێستا لە نێوان بەرداشی هەرێم و بەغدادا ئەمان هاڕن بەڵام لەگەڵەوەشا کۆڵ نادەین ئینشەڵا پشتیوان بەخوای گەورە لانیکەم خوامان هەیە و ئەو میلەتە بەشێکی تا هەنگاوی کەتانە بێت هەنگاوی جدیترمانە بێ و هەنگاوی سەرسوڕهێنەریشمانە بێت زۆر سپاس بۆ بەرهەم مستەفا ئەندامی سکرتارێتی یەکێتی مامۆستانی کوردستان کە لەگەڵم بووی زۆر سپاس مامۆستا محەممەد جەلیل نوێنەری مامۆستایانی کەرکووک کە جەنابیش بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵم بووی زۆر سپاسی جەنابیش دەکەم زۆر سپاسی ئێوە شەکەم کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بوو. ئاسپیار بەخواتان سپێرم خواتان.